هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران، ڕاحی کارگەر و حزبی کۆمۆنیستی ئێران. بەشی یەکەم. بە بایکوتی هەڵبژاردننی هەشتی پوشپەر بکەین بە ڕێفراندۆمی نابەڕەژیمی ئیسلامی. یەکەم. ڕۆژی هەشتی خاکەلەوەی 1403 شانۆیەکی دیکەی هەڵبژاردننی ڕژیمی دەسەڵاتدار لە ئێران بەڕێوە دەچێت. ئەم گاڵتەجارە لە کاتێکدا بەڕێوە دەچێتکە کە لێنی کۆمەڵایەتی نێوان حکوومەت و خەڵکی ئێران لە هەموو کاتێک قوڵتر بووەتەوە. بە وتەی خودی ئەو کاندیدانەیە کە شیاو بوونیان لەلایەن شۆڕای نەگەهبانەوە پەسەندکراوە، خەڵک هیچ گرنگیەک بە بەشداری ئەم شانۆی هەڵبژاردنە نادەن. زیاتر لە 70% خەڵک لەژێر هێڵی هەژاریدا دەژین. سەرەتاییترین ماف و ئازادیە تاکە کەسیەکان بە توندترین شێوە سەرکوت دەکرێن. کۆنەپەرستانەترین یاسا بەسەر ژنانی ئازادی خوازدا دەسەپێندرێت و سەرەتاییترین مافی نەتەوەستەم لێکراوەکان پێشێل دەکرێت. کارە سادبارترین زیانە کۆمەڵایەتیەکان بەرۆکی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانی گرتووە. کرێکاران، مامۆستایان، خانەنشینان و پەرستاران لەژێر دژوارترین بارودۆخی ژیاندان. ناوەندی زانکۆکان بە تەواوەتی ئەمنیەتی کراوە و مامۆستایانی بەرپرس و ئازادی خواز لە کارەکانیان دوور دەخرێنەوە. ئەم هەلومەرجە ئەگەری تەقینەوەیەکی گەورەی کۆمەڵایەتی لە دژی ڕژیمی دەسەڵاتدار خۆڵقاندووە. لەسەر بەستنی ئاوادۆخێکی کارە سادبارە کە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ بەڕێوە دەچێت. جێبێتە تەلەڤیزیۆنەکانی کاندیدەکان بەڕوونی ئەوە دەردەخات کە هیچ کام لە باڵەکان نا ڕێفۆرمخوازان و نا بناژۆخوازان پلانێکیان نییە بۆ دەربازبوون لەم دۆخەی ئێستا و خامنەی و بازنێ بەرتەسکی دەسەڵات بۆ پاراستنی پێگەی خۆیان بە پارێزەوە و لە تاریکیدا هەنگاو دەنێن. بەشداریکردنی ڕێفۆرمخوازانی حکوومەتی لەم شانۆی هەڵبژاردنەدا دەری دەخات کە ئەم دارودەستەیە تا چەندە نامۆن لەگەڵ ئەوەی کە لە قوڵای ئەم کۆمەڵگەیەدا دەگوزارێت. زۆربەی هەرە زۆری خەڵک بە پێ ئەزمون لەوە تێگەیشتون کە جیاوازیەکی ئۆتۆنیە لەوەی کە کێ سەرۆکی حکوومەتی ئیسلامی بێت، چونکە ئەم دامەزراوەیە تەنیا جێبەجێکاری فەرمانەکانی بەیتی ڕێبەری و شەخصی عەلی خامنەییە کە پێگەی ڕێبەرایەتی هەتای ئەم حکوومەتە دیکتاتۆر و گەندەڵەی بەدەستە. بەیتی ڕێبەریەکە دیاری دەکات کێ بۆ ئەم شانۆیە کاندید بێت یان شیاوبوونی ڕەت بکرێتەوە. لەم ڕووەوە تەنیا ڕێگەی گۆڕینی حکوومەتی ئیسلامی بریتیە لە ڕووخاندنی شۆڕژگەرانەی تەواوی ئەم پێکاتە دیکتاتۆری و گەندەڵ و جنایەتکارە، نەک بەشداریکردن لە گاڵتەجاڕی هەڵبژاردننی مۆهەندەسی کراوی سەر و کۆماری و درێژەدان بە گەمەی کۆمێدی هەڵبژاردەی خراپ و خراپتر. لە هەلومەرجێکی ئاوادا گومان لەوە دانیەکە دووە بە دوای بەڕەوەچوونی ئەم شانۆی هەڵبژاردنە و لە درێژەی شۆڕشی ژن ژیان ئازادیدا، خەبات و ناڕزایەتیە جەماوریەکان لە سەرانسەری ئێران دژ بە ڕژیم پەرەدەستێنێت. بەرەی نوێ خەباتی سیاسی و شینایەتی دەکرێتەوە. لە جەرگەی پەرەساندنی خەباتێکی لەم جۆرەجایەکە هەنگاو بە هەنگاو بە دیلێکی شۆڕژگەرانە شکڵ دەگرێت. بە بایکوتی چالاکانەی ئەم گاڵتەجاڕی هەڵبژاردنە ببێتە ڕیفراندۆم بۆ نیشاندانی ئێرادەی جەماوەر لە دژی سەرجەم باڵەکانی ناو حکوومەت بە بناژۆخواز و ڕێفۆرمخوازەوە. دووهەم. جاوید ڕەحمان، نوێنەری ڕێکخراوی نەسەوەی گرتووەکان بۆ پرسی مافی مرۆڤ لە ئێران، سەرنجام دوای 36 ساڵ کارەساتی دژە ئینسانی کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی هاوینی 1367 وەک تاوانی دژ بە مرۆڤایەتی بە فەرمی ناسی. پەیامنێری تایبەتی ڕێکخراوی نەسەوەی گرتووەکان ڕۆژی چوارشەممە 30 جۆزەردان لە کۆبوونەوەیەکی پەراوێزی شۆڕای مافی مرۆڤی ڕێکخراوی نەسەوەی گرتووەکان لە ژنێڤ سەبارەت بە دۆخی مافی مرۆڤ لە ئێران راپۆرتێکی خستە ڕووتیادا ئاعدامی زیندانیانی سیاسی و کوشتاری بەهایەکانی لە ئێران لە دەیە 1360 بە تاوان لە دژی مرۆڤایەتی و جینۆساید لە قەڵەمدا. لە راپۆرتەکەیدا باس لەوە کراوەکە بەشێک لە ئاعدامکراوەکان ئەو ژنانە بوون کە هەندێکیان بەر لە جێبەجێکردنی سزاکە دەستدرێژیان کرابووە سەر. هەروەها زۆرێک لە ئاعدامکراوەکان هێشتا نەگەیشتبوونە تەمەنی یاسایی و بە منداڵ و تازەلاو هەژمار دەکران.
هاوینی ساڵی 1367 وە بیرهێنەرەوەی یەکێک لەو جنایەتە ترسناکانەیەکە لە سەردەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ڕوویداوە. 36 ساڵ لەمەوبەر خومینی و ڕاوێژکارەکانی کە لە دوای شکستی ڕژیم لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا نیگەران بوون لە ئەگەری پەرەستەندنی ناڕزایەتی کرێکاران و جەماوەری خەڵکی ئێران بە مەبەستی چاوترسێنکردنی کۆمەڵانی خەڵکی وەگیان هاتوو لە شەڕ و نەهامەتیابووریەکان پەنایان بردە بەر پلانێکی جنایەتکارانە بۆ کۆمەڵکوژکردنی زیندانیان. پرۆژەیە کۆمەڵکوژی و کوشتاری زیندانیانی سیاسی لە زیندانەکانی ئێران تەنیا ڕۆژێک دوای خواردنەوەی جامی ژەهر و قبوڵکردنی ئاگربەست لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق بە فەرمانی خومینی ڕێبەری ڕژیمی ئیسلامی دەستی پێکرد. خومینی فتوای مەزهەبی سەبارەت بە کوشتاری زیندانیانی سیاسی دەرکرد و بە دروستکردنی کومیتێکی پێکهاتوو لە نەیەری، قازی شەرع، ئەشراقی، داستان و ئیبراهیم ڕەئیسی جێگری ئەو کاتی داستان کە بە هەیئەتی مەرگ ناسرا ئەو کوشتاری ڕێخست و بەڕێوەبرد. کۆمەڵکوژیەکی کە لە پرۆسەی دادگایکردنی حەمید نووری دادیاری پێشووی زیندانی گەوهەردەشت لە ستۆکۆڵمی سوئید ڕەهەندە کارەساتبارەکانی ئەو جنایەتە بە ئاگاداری ڕای گشتی جیهانیش گەیشت.